بەهۆی ئەو شەپۆڵە سەرمایی کە هەفتەی ڕابردوو ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە تایبەتیش لە دەڤەری باڵەکایەتی کە هەم بەفرباری هەم لە شەودا زوقم و بەستەڵک دروست بوو لە ئێستادا کاریگەری ئەم شەپۆڵە سەرمایە لەسەر بەروبوومی کشتتوکاڵی لەم ناوچەیە دەرکەوتووە. من ئێستا لە ناو باخێکی گوێزم ئەگەر لە دیمەنەکاندا دیار بێت ئەمە یەکێک لەو دارگوێزانەیە کە سەرماکەی هەفتەی ڕابردوو کاریگەری لەسەری هەبووە هەروەکو لە دیمەنەکاندا دیارە گەڵای دارەکە بەشی هەرە زۆری گەڵای داڵەکەی ڕەش کردووە و کاریگەری سەرمایەکەی تازە بە تازە لەسەر بەدیارەکەون. بۆ زانیاری زیاتر لەسرم بابەتە ئەیوب ڕەشدووری کە یەکە لە جوتیارە دیارەکانی دەڤەری باڵەکایەتی لەگەڵمانەوە گفتوگۆی لەگەڵەکەین. کاگە ئەیوب سڵاوتان لێبێ. ئەم ڕەشبوونەی ئەو گەڵایدارانە کە تا چەند کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی بەروبووم وە جگە لە داری گوێز کاریگەری لەسەر چ بەرهەمێکی تریش هەبوو ئەم سەرمایە؟ زۆر بەخێر بێن بەسەر سەرچاوان لەو دەڤەرەکەمان. هەڵبەتە ناوچەی ئێمەش بێبەشنە بۆ لەو شەپۆلە ساردەی کە تەواوی هەرمی کوردستانی گرتەوە. ناوچەی ئێمەش تووشی ئەو شەپۆلەی بیتەوە بۆ خوتانە بینین کە گوێزەکانە هەمووی هەڵزوراینە بە گوێزەکانیش بە شوێن گۆڕانکاریان بەسەدادە. شوێن هەیە قۆڵایی زۆرە کەمتر تەسیریە بۆ هەتا ئەچیە مەناخی لە ناوستە شاخەوەکان بەرزە بیەوە لەوێ زیاتر کاریگەری خۆیە بووە. کاریگەری لەسەر گوێز و هەلوکە و جێلاس و خۆخ و وەلحاصڵ بەگشتی ئەو دارانێک کە زوو تەقینە کاریگەری هەبووە. بەرهەمەکەی زۆر لەبەرەی دارەکان شوێنە هەیە سفر بووە، ینی هەر هیچی پێوە نەمایە کەواتە بەرهەمەکە و ساڵەکە باغداران لێ زەرمە دەبن. ئەو ڕەشبوونەی گەڵای دارەکان ئەمەش هەر بەهۆی ئەو سەرمایە؟ بەڵێ ئەو سەرمای کە هات لۆبیانەکەی بەستی کامە بەخۆمم تابعامان کرد بەستنەکە هەبوو لە بەرهەندی دارەکە ڕەش بوو. بەتایبەت بەرهەمی گوێز پێم وایە ساڵی ڕابردووش بەهۆی نەخۆشیەکەوە بەرهەمی ساڵی پاریش نەخۆشیێکی بەربڵاو هەبوو، نەخۆشیێکی کەڕوو هەبوو. ئەو ساڵەکەش ئەو بەڵای ئەو وانەکەی بەستا ئەو داری داینە و سەرمایە سوپاس بۆخوای گەورەوەش ئەم ساڵیش پێتان وایە ڕەنج بە خەسار بن بەتایبەت بۆ بەرهەمی گوێز؟ بەڵێ ئەو ساڵەکەش گوێز لە ناوچەی باڵەکایەتی نییە. چاوەڕێی گوێزی باڵەکایەتی بەخوای زۆر بەکەمی، ینی ئەوەندی هەیە بەڕاستی هەمووی تەسیری تێکردەوە. هێشتاش مایە سەرما کەشەکە لە منتەقەمێشتە ساردا ئەحتیمالیە ئەو بەرە هەڵوەرێت ئەگە هەرچی پێشیوە مابیتن. بڵین بەرهەمەکە ئەگەر هەشبێ بەشی ئەوەکە بیبەنە بازار یاخود ساقی بکەنەوە لە بازاڕیان ئەگەر هاتبا و ئەو سەرمایە لێی نەداوێ بەڵێم منتقی باڵەکایەتی منتقەی بەرپراوانە و باغداری زۆر باشمان هەیە و بەشی ناوبازار ئەی کردە. بڵین چۆن بوو پارێزگاریتان لە بەروبوومەکەتان نەکرد، دارەکانتان نەکرد بیپارێزن لە سەرمابەیەک لە ڕێگایەک لێ ڕێگاکان چۆن بوو ئەوەتان نەکردیان ئامادەکاریتان بۆی نەکرد؟ خۆی پاراستنی ئەو دارانە بە حکومی و دارانە بەرزن ناتوانانی دای پۆشی وەکو مزرەمانیەکان نییە. مزرەمانیەکان لە گچکە ناتوانانی بە شتێک دای پۆشی، بەڵام ئەو دار بە خۆتانە بینە و دارە زەبەلعانە بە هیچ داناپۆشێتوی هیچ مەوادەشیش لێ نییە کە لی بدەی بتوانی پارێزگاری لە سەرمای لێ بکات.